ئەچینە لای هاوکارمان پەیوەند لە فیستیڤاڵی کاڵک بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات فیستیڤاڵی کاڵک دەستی پێکردو و ئامانجی سەرەکی لە بوونی ئەم فیستیڤاڵە هاوکاریکردنی جوتیارانە لە ساغکردنەوەی بەروبوومەکانیان کە تەنیا کاڵەکەی تێدانێت چەندین بەروبوومیتی دیکەی تێدایە کە هاوکاری جوتیارانەکات کە بەروبوومەکانیان لەم وەرزەیە ساغ بکەنەوە. پەیوەند هاوکارمان پەیوەند لە شوێنی فیستیڤاڵەکەیە زانیاری زیاترمان ئاەتێ لەسەر فیستیڤاڵەکە. ساوێن ڕەوەند ئەزیزانی کورسات مەگەزین جوانترین سڵاوتان لێبێت و ئێوارەتان باش بێت. ئێمە لە فستیڤاڵی کاڵەکین کە بۆ دووەم ساڵە فستیڤاڵی کاڵک لە شار باژێڕی تەخت لە دەشتی زەڵێ بەڕێوە ئەچێت. بە خۆشحاڵیەوە کورسات سپۆنسەری فستیڤاڵی کاڵەکە هەمیشە کورسات هەوڵی داوە لەوەی کە ئەرک و ماندووبوونی جوتیاران بەرز بنرخێنێت لەبەرەوەی کە جوتیاران ماندوو ئەبن هەتاوەکو ئەو بەرهەمە خۆماڵیە پێ ئەگەێن و ئەگاتە ماڵەکانی ئێمە و ئەچێتە سەر سفرە و خوانەکانمان و هەروەها لە گرنگیدان بە بەرهەمە خۆماڵیەکان بۆ ئەوەی کە ئێمە بتوانین بۆ ڕێزگرتنێک لە ئەرک و ماندووبوونی جوتیاران بتوانین بەرهەمە خۆماڵیەکان زیاتر بەکار بهێنین. هەر بۆیە گرنگی بە فستیڤاڵی کاڵک داوە بە خۆشحاڵیەوە ئەتوانین بڵین ئەم کۆشکانەی کە لە نێو فستیڤاڵی کاڵکدا هەیە نەک تەنها بۆ بەرهەمە خۆماڵیەکان بەڵکو بۆ خواردنگەکان بۆ ئەو خاتونانی کە دەستڕەنگینن بەهرەیەکی تایبەتیان هەیە بتوانن لێرە لە ماوەی 3 ڕۆژدا سوودمەند بن لەم فستیڤاڵە. سەرجەم کۆشکەکانی نێو فستیڤاڵی کاڵک بە خۆڕایی دراوەتە ئەو کەسانەی کە ویستوانە لەم فستیڤاڵەدا بەشدار بن و هەروەها هەموو ئەستۆکەی لە دەستگای میدیایی کورساتا بووە هەمیشە گرنگی داوە بەوەی کە بتوانێت بەرهەمە خۆماڵەکان گرنگێکی زۆریان پێ بدەن. من ئەچمە لای کاکەیەک کە جوتیارێکی بەڕێزی ئەم ناوچەیەیە بزانین باسێک لە کاڵەکی دەشتی زەڵێ بکە بزانین جیاوازیەکەی سڵاو لێ بە کاکێکیان یاخوا بەخێرات سەر چاوە پێمان بڵێ جیاوازی کاڵەکی دەشتی زەڵێ لەگەڵ کاڵەکی ناوچەکانی دیکە چییە؟ وڵای کاڵەکی دەشتی زەڵێ جیاوازەکەی کاڵێکی دیەمە ئەم درەن پێیەکە ئەم بەتامیشە. ئەگەر ئێستا من بچم کاڵەکێ بکڕم چۆن بزانم کاڵەکێ شیرینە و کاڵەکێ مزرە؟ لای بەداخە کاڵێکی وامان نەماوە بۆی مشتریەوە بەس باشترین کاڵێکی مزر ئەم کاڵەکەیە ئەم کاڵەکە مزرەیە تێگەی ئەی کاڵێکی شیرین ئەمەش کاڵەکە شیرین سیپیلن سێک گۆشە ئەو دوونوعاتەمانەیە. باسێک لە گرنگی ئەم فستیڤاڵانە بکەین ئێوە وەکو جوتیارێک تا چەند گرنگە ئەم جۆرە فستیڤاڵانە هەبێت بۆ گرنگیدان بە ئەرک و ماندووبوونی جوتیاران و بۆ بەرهەمی خۆماڵی. وڵایی باشترین شتە لە پارۆ ینی بەڵێ ئەمساڵ بۆی بۆشکە ساڵی بەرهەمەکەمان زۆر کەمی کردووە باز ئەمساڵ کە کەمیشە بە ئازار باشترە بۆ ئێمە چکە خەڵکەکانی ساڵان نێزان هەمیان ئەکوسم کاڵەکە 4-5 کیلۆ لە هەچ کەس باسی کرێک وڵای ئەمە بەراوە شتی وانە کاڵێکی وە چۆن 5 کیلۆ بێ چۆن کاڵێکی دێوی 5 کیلۆ بەیسەر قەقەڵ شوێنەکە بینە و شوێنێکی دیەم و ئاویتیان نیە و بەڵام بە هەزاران مەتر 1400 مەتر لێ ئاویتیان نیە ئەیسە خەڵک باوەڕی کردووە وڵای لە بەڵێ ئەمساڵ بەرهەممان زۆر کەمە بۆی باران بارینە و کەم ساڵ بەس بازاری باشە. زۆر سپاس دەکەین دەستەکانە خۆش بێت زۆر سپاس دەکەین. بەڵێ بە خۆشحاڵیەوە ئەبینین لەوەی کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی فستیڤاڵەکەی و دەستپێکی فستیڤاڵەکەیە بەڵام هاوڵاتێکی زۆر ڕویان لە فستیڤاڵەکە کردووە لەبەرەوەی ئەیانەوێت بەشدار بن بۆ ئەوەی کە ئەوانی سوودێک بگەێنن بە جوتیاران و هەروەها بە جیاواز لەوەش ئەتوانن بێنە فستیڤاڵی کاڵک لەگەڵ گۆرانیە کوردیە ڕەسەنەکان لەگەڵ هونەری کوردی کاتێکی خۆش بەسەر ببن لێرەدا بەشدار بن. ئەمڕۆ یەکەم ڕۆژی فستیڤاڵەکە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوامی ئەبێت بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات کە تەواوی ئەستۆی فستیڤاڵەکەی گرتوۆتە ئەستۆی خۆی و هەوڵی داوە گرنگی زیاتر بدات بە جوتیاران و بە تایبەتی دەشتی زەڵێ لەوەی کە ناوچەیەکە مەوە ناسراوە لەوەی کە کاڵەکەکانی جیاوازترا تاموچێژێکی تایبەت و جیاوازتری هەیە. من پێم خۆشە بچمە لە یەکێکی دیکە لەوانەیە کە لە فستیڤاڵەکەدا بەشدار بوون بۆی کە بزانین ئەوان تەنها بە کاڵک بەشدار نەبوون بەڵکو سەرجەم بەرهەمە خۆماڵیەکانە کە بەشدار بوون و هەروەها خواردنگەی تێدا ئەتوانن بێن بۆ ئێرە لەگەڵەوەی کە کاڵەکیش بکردن و بیبەنەوە بۆ ماڵەوە لێرە چێژش لەو خواردنانە وەربگرن کە لە فستیڤاڵی کاڵکدا بەشدار بوون. اینجا ئەبینین هاوڵاتیان بە جۆش و خرۆشەوە هاتوون بەجلی کوردی ئاڵوواڵاوە هاتوون بۆ فستیڤاڵی کاڵک. هاتنی ئەوان پشتیوانیە بۆ جوتیاران پشتیوانیە بۆ بەرهەمە نێوخۆییەکان و هەروەها پشتیوانیە بۆ ئەوەی کە ئیتر جوتیاران گلەی ئەوە نەکەن بڵێن ئێمە زۆر ماندوو ئەبین بەڵام
بەرهەمەکانمان هەمیشە بەرهەمی دەرەوە گرنگێکی زۆری پێ ئەدرێت ئەبینین لێرە مەجاواز لە کاڵک تەماتۆ و خەیار و هەروەها کۆمەڵێک میوەجاتی کوردی لێیە سڵاو لێ بێ کاکەگیان سڵاو لە دۆش خوشکەگیان بەخێر بێنێ خۆسەرشە پێمان بڵێ گرنگی ئەم فستیڤاڵە بۆ گرنگیدان بە بەرهەمە نێوخۆیەکان تا چەند گرنگە بۆ ئێوە وەکو جوتیارانی ئەم ناوچەیە وڵایی بەڕادێکی زۆر بەرچاو گرنگە چکە خاستن لەم کاتەیە خەڵک بێ معاش و بێپارەیە ساکردنەوەی بەرهەمەکانیان لە ئێستا زۆر گرنگە بۆیان و باشە ینی ئەمە بۆ دوم ساڵە کە کوردستان بەم ئەرکە هەڵەستێت بۆ ئەوەی کە فستیڤاڵی کاڵک و هەروەها چەندین جۆرە فستیڤاڵێکی دیکە بۆ پشتیوانیکردن لە جوتیاران ئێوە تا چەند ئەو ئەرکانی یاخود ئەو هەوڵانەی کوردستان بەرز ئەنرخێنێن وڵای دەستخۆشێکی زۆریان یەکەم من خۆم 2 ساڵە بەشداری یەکەم بەجددی شتێکی زۆر تایبەتە خۆم هەر 2 ساڵەکە بەشداریم کردەوە دەستخۆشێکی زۆر لە کەناڵی کوردستان دەکەم و لە هەموو کارمەندەکانیان و لە جەنابیشتان لە شتان ساغبی و بەجددی شتێکی زۆر باش و بێ مشکلێ بێ کێشەیە ئەمڕۆ یەکەم ڕۆژی فستیڤاڵەکەەوە بەڵام بە خۆشحاڵیەوە ئەبینین کە هاوڵاتێکی زۆر ڕویان لێ کردو کەواتەوە چاوەڕوانیتان هەیە کە لە دووەم ڕۆژ و سێم ڕۆژی فستیڤاڵەکەدا هاوڵاتێکی زیاتریش بەشدار بن لە فستیڤاڵەکە من خودی خۆم لەو بڕۆیان کە بەیانی زۆر زیاتر قەرەباڵغتر بێ خەڵک بە مەجالدرە چکە جومعایە و بەیانی خەڵک زیاتر ڕوو لێرە بکات هیوادارم واش بێ دەست خۆش بێ زۆر سپاس دەکەین بەڵێ اینجا بەجیا لەوەی کە بەرهەمە نێوخۆیەکان وەکو ئاماژەم پێکرد لێرە چەند خاتونێکی دیکەی لەیە کە ئەوان بەهرەمەندن ئەوان دەسڕەنگینن هەوڵیان داوە لەم فستیڤاڵەدا ئەوانیش سوودمەند بن کە بە خۆشحاڵیەوە کوردستان لەگەڵ هەموو ئەوانەیە بۆ کە ویستیانە لە فستیڤاڵەکەدا بەشدار بن بۆیە کە بەیانی پشووە ئەتوانن لەگەڵ خێزانەکانتانە لەگەڵ هاوڕەکانتانە بێن بۆن فستیڤاڵی کاڵک بۆ ئەوەی بێن لێرە هەم لە کەشێکی ئارام لە کەشێکی کوردەواری بە بەرهەمە کوردیەکان بە بەرهەمە ڕەسەنەکان ئێوەش بەشدار بن ئەمە دووبارەی بکەمەوە لەوەی کە فستیڤاڵی کاڵک بۆ دووەمین ساڵە دەستگای میدیایی کوردستان تەواوی ئەستۆکەی ئەخاتە ئەستۆی خۆی و هەروەها تەواوی خەرجیەکانی کە بەبێ ئەوەی هیچ خەرجێک بکەوێتە سەر ئەوانەی کە لە فستیڤاڵەکەدا بەشدار بوون پێم خۆشە بچمە لێ خاتونێک کە ئەو بە دەستڕەنگینی بە کۆمەڵێک کەرستە لێرەدا بەشدار بووە پێم خۆشە بچم بۆ لای گفتوگۆی لەگەڵا بکەم باسی ئەم کارانەشی بکەین خاتونگیان سڵاوە لێ بێت بخير بيا خصلاو لخوش بخير بەڕێزت لە فستیڤاڵی کاڵک بە بەرهەمی دەستڕەنگینی و کاری دەستی بەشدار بوویت بالي چەند ساڵام کارە والله تنسكي 15 ساڵێکە خەریکێ و کارم ئەسە بۆ نمونە ئەم کڵاوە چەند ڕۆژی پێ ئەچێت هەتاوەکو تقریبان ئەو بە 2 ڕۆژ دروست دەکرێت 2 ڕۆژی پێچ ئەگەر هەر دانیشی و هیچی کەنەگەی خەریکێ و کڵاوە کاتێکە ئەیفرۆشی داهاتەکەی ئەم کڵاوە بەقدر ئەو ماندووبوونەی تۆوە بێت نەبەخوا ینی ئەوەی کە ماندوو ئەبی لەگەڵی کە لە کاتی فرۆشتنە ئەو سوودەی لێ نابینی باشە لە ئێستادا تا چەند خاتونان بەتایبەتی لەوەی زۆربەی کارەکان بۆ خاتونان ئەستا پیاوانیش هەندێجات کۆمەڵێک لەمانە بەکارێن بەڵام تایبەت بۆ پیاوان دروست کراوە تا چەند گرنگی ئەدەن بەم کارانە حەزەکەن کۆمەڵێک ئەکسسوارە ینی ئەمە هەمووی شتی کوردەواریە هەموو کەسێ پێی خۆشە ئەو شتانە بمێنێ ینی وەکو ئەگەر بەکاریە هێنێ بەڵام زیاتر ئەڵێ بە ئەو شتە بمێنێت چکە ئەم هەمووی کارە دەستیانی کە من دروستم کردووە هەمی کاری دەستی و کوردەواریە ئەمی مەرکی کوردەواری پێوە دیارە منیش حەزەکەم نەفەوتێ بمێنێ بۆیە بە زۆری ئەمانە بەکار دروستەکە مینە خۆشتی کە زۆرە باشە ئەم جۆرە فستیڤاڵانم تا چنێوەتوانن سوودمە بن لێیان لەوەی کە لەو بەهرەیە کە هەتانە و دەسڕەنگینەیە کە هەتانە بتوان بەشدار بن لە فستیڤاڵەکان وەڵاهی من سپاسی کورسا دەکەم چکامی بە ینی بێ بەرامبەر کردوتەوە ئەگەر بڵێن بچی بلە فستیڤاڵێکی کابی ئەمانە بە پارەیە بێ بەرامبەر نییە و هیوادارم هەموو کەناڵەکانی تر حکوومەت هەموو شتێک یارمەتی دەربێ بۆ ئێمە کە ئێمە ئەم کارانەکەی نەفەوتێ چەنە قازانجی بۆ خۆمانێ ئەوەنە قازانجی بۆ کوردستان هەیە چونکە ئەمە مۆرکێکی کوردیە هیوادارم هەموو ئێوە وەگەوە نمونە بن کەناڵەکانی تر هەموو کەسێت یارمەتی ئێمە بدا بۆ ئەم کارانە بکەین ئەم کارانە نەفەوتێ و دەستخۆشی لە کورسا دەکەم کورسات هەمیشە ماڵی هەمووان بە کورسات هەمیشە لەگەڵ هەمووتانە ئابێت زۆر سپاستانەکەین بەڵێ خۆشەویستان ئەوانەی کە بینیمان ئێمە
کۆمەڵێک بەشدار بوون کە لە فستیڤاڵی کاڵکدا بەشداریان کردبوو. فستیڤاڵی کاڵک ئەمڕۆ یەکەم ڕۆژە لە شارباژێری تەخت لە دەشتی زەڵێ بەڕێوە ئەچێت بۆ ماوەی 2 ڕۆژی دیکە ئەم فستیڤاڵە بەردەوامی ئەبێت. ئێوە ئەتوانن بن بۆ فستیڤاڵی کاڵک و بەشدار بن بۆ پشتیوانی کردن لە جوتیاران و لە بەرهەمە کۆمەڵەکان. من ئێستا ئەگەڕێمەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هەردوو هاوکارم ڕەوەند و ساوێن.